حکوومەتی عێراق بەڕەسمی ژمارەی ئەو کەسانی بڵاو کردەوە کە لە میانی زنجیرە خۆپیشاندان و ناڕەزاییە جەماوەرەکانی ناوەڕاست و باشووری عێراق کوژراون و بوونەتە قوربانی لە کۆتایی ساڵی ڕابردوودا. ئەوەی خستە ڕوو لێکۆڵینەوە دەکەن لە هەر کەسێک کە بڕیار و دەسەڵاتی هەبوو بێت و لێپرسراو بێت لە بەرەنگاربوونەوەی خۆپیشاندەران بە فیشەک. هیشام داوودە ڕاوێژکاری سەرۆروەزیرانی عێراق لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی داوتی ژمارەی ڕاستەقینی ئەو کەسانەی لە میانی خۆپیشاندان و ناڕەزاییە جەماوەرەکانی بەغدا و نۆ پارێزگای ناوەڕاست و باشووری عێراق کوژراون لە خۆپیشاندەر و کارمەندی ئەمنی گەیشتوتە 560 قوربانی. ڕوونی کردەوە پێدەچێت ئەو ژمارە زیاد بکات یاخود کەم بکات لە دوای تەواوبوونی سەرجەم لێکۆڵینەوەکان لەو بارەیەوە و زۆرینەی قوربانەکان کوڕان و کچانی گەنج بوون و نیوەی قوربانەکان لە بەغدا بوون و حکوومەتیش سەرجەمیانی وەک شەهید ئەژمار کردووە. ئەو ڕاوێژکارە ئاماژەی بەوە کرد حکوومەتی عێراق بڕی 20,000 دلار و پارچەیەک زەوی و موچەیەک دەدات بە کەسوکاری هەر قوربانیەک و مافی هەر خەزانێکیشە لای دادگا سکاڵا تۆمار بکەن لە بەرامبەر کوژرانی ڕۆڵەکەیان بەهۆی ئەو هێزە زیادەی بەرامبەریان بەکارهێنراوە. هیشام داوودە ڕاوێژکاری سەرۆرگەزیرانی عێراق وتی دوای کۆتایی هاتنی پشووی جەژنی قوربان لیژنەی بە دواداچوونی ڕاستیەکان بە بەشداری ڕێکخراوی نێتەوە یەکگرتووەکان و ڕێکخراوەکانی بواری مافەکانی مرۆڤ لەگەڵ نوێنەرانی حکوومەتی عێراق لێکۆڵینەوە دەکەن لەگەڵ هەموو ئەو کەسانی دەسەڵات و بڕیاریان لابووە بۆ ئەوەی وتەکانیان بە شێوەیەکی شەفاف وەربگیرێت. ڕوونی کردەوە خۆپیشاندانەکان بوونەتە هۆی دروستبوونی قەیرانی سیاسی و کۆمەڵایەتی لە عێراق و سەرسوڕمانی خۆی دەربڕی لە بیان و هێنانەوە بۆ ئاراستەکردنی ملیۆنەها فیشەک بەرەو ڕووی خۆپیشاندەرانی گەنج کە دوورشمی شارستانیان بەرز کردوتەوە و ناڕەزایی دژی گەندەڵی و نەبوونی خزمەتگوزاری دەریبڕیوە و داوای دەست لە کارکێشانەوەی حکوومەتیان کردووە. لەبارەی ئەو لایەنانەی لێپرسراون لە کوشتنی خۆپیشاندەران و ڕەفاندن و ئەشکەنجەدانی چالاکوانان ئەو ڕاوێژکارە ڕەتی کردەوە ناوی لایەنێکی دیاریکراو بهێنێت و وتی ئەوە بەجێ دەهێڵن بۆ لیژنەی لێکۆڵینەوە و دوای تەواوبوونی کاروباری ئەو لیژنەیە ناوی ئەو لایەنانە ڕادەگەیەنرێت.